ڕێیان کلدانی ئەندازیاری ڕێکەوتنەکەی نێوان خودی کاک شاسوار و کاک باڤێڵ بوو لە بەغدا. وەڵاهی من نەمویست بەدەستی دوو یەکەتی بم. ئەگەرە من سیاسەتی یەکەتیم بەدڵ بێ شەرم لە کەس ناکەم، خۆم دەستمە مەکتەبی سیاسی یەکەتی دەڵێم هاتووم ئیش بکەم وەکو کادیرێک لە ناو یەکەتی. بۆیە دەستم لە کار کێشاوە. ئێستا کادیران و خۆبەخشانینەوەی نوێ بەدەستی دوو بوون بە یەکەتی بەداخەوە. وەڵا هۆکاری سەرەکی دیار بوو خودی کاک شاسوار و کاک باڤێڵ لە زیندان ڕێک کەوتن و واژویان کردو بۆ ئەوەی ڕێیان کلدانی ئەندازیاری ڕێکەوتنەکەی نێوان خودی کاک شاسوار و کاک باڤێڵ بوو لە بەغدا. چەند جارێک لەگەڵ سروەخان لەوێ دانیشتن و ڕێکەوتنەکەیان. شاسوار هەڵ دەڵێ کە قەواری هەرێم هەڵدەوەشێنینەوە. وەڵا خۆی بەرنامەکەی نەوەی نوێ کە ئێمە پشتیوانیمان دەکرد ئەوە بوو ئانی خزمەتی قەوارەی هەرێمی کوردستان بکە کە لە قەواری هەرێمی کوردستان ئەو کەم و کوڕیانەی هەیە کە چارەسەر بکرێت، داواکاری خەڵک چارەسەر بکرێت. وانی کە ئێمە سیاستمان کرد لە نەوەی نوێ لە ئەومان نەکرد کە قەواری هەرێمی کوردستان بڕوخێن و لە ناوی بین. ئەم بۆیە سیاستمان کرد خەرلەکان چارەسەرکەین. دەمێنێت لە دوای ڕێکەوتن نەوەی نوێ وەکو ناو دەمێنێ وەکو حزبیش دەمێنێ، بەڵام دەبێت چاوەڕێکە یەک کورسی بێنێ. یەک کورسی؟ بەڵێ. باشە چیت هەیە بۆ دەنگدەرانی نەوەی نوێ؟ وەڵا دەڵێمە دەنگدەرانی نەوەی نوێ ئێوە دەنگدەری ئازا بوون، مەبەستان گۆڕانکاری بوو، بەڵام دەنگەکان دەنفرۆشە.